بۆ نمونە ئەگەر باسی هێزی ئاسمانی رووسیا بکەین کە ئاسمانی شەڕەکەی کۆنتترۆل کردووە، بەڵام تاکو ڕادەیە بەسایی مەنزوماتی دیفاعجەوی ئەڵمانی و ئەمریکی پاتریۆت و ئەوانە 62 هەلیکۆپتەری کای 52 کەوتووەتە خوارەوە کە ئاخر مۆدلی هەلیکۆپتەرە لە رووسیا منافسی ئەباچی ئەمریکی ئەمە لە ماوەم شەڕەیە لەم سێ ساڵی شەڕەیە بەڵێ 62 هەلیکۆپتەری کەوتە خوارەوە. باش نێزیکەی 20 هەلیکۆپتەری M80 کەوتووەتە خوارەوە. ئێمە تێمە لە کۆدەواری خۆمان کورد پێڵێ حەمباڵ. وڵا حەزەکەمەر بە خێرایی ینی بەدەم قسەکانتەوە باسی ئەمە هەلیکۆپتەرانە بکەین مەسەلەن ئەم 60 هەلیکۆپتەرە ئیشیان چی بووە دەیانتوانی چی بکەن؟ ئەم هەلیکۆپتەرانە دەتوانێت تانک لە دووری 6 کیلۆمەترەوە بسوێنێتن. هەموو مەنزوماتی تەوجیهیتیایە، سەواریخی جەوجەویتیایە، ئەتوانێت بەرز بێتەوە تاکو 5 کیلۆمەتر و نیو بە ئاسمانە. ئەم هەلیکۆپتەرە کورسی قەدفیشیتیایە وەکو هەلیکۆپتەرەکانی تر نییە لێ بدرێ بکەوێتە خوارەوە. ئەو پەروانانەی سەری شفرەکانی لێ ئەبێتەوە و وەکو تاری جەنگی بە پەرەشوت فڕۆکەوانەکە دەرەچێتن.